بەپێی ئامارەکانی نەخۆشخانەی هیوا لە ساڵی 2024دا 3310 حاڵەتی نوێی توشبوون بە شێرپەنجە لە سنووری سلێمانی و هەڵەبجە تۆمار کراوە. ڕێژەی توشبوون لە سەنتەری شاری سلێمانی 4 زیادی کردووە. لە کاتێکدا لە ساڵی 2023 3375 توشبوو هەبووە. باوترین شێرپەنجەکانیش بە پلەی یەکەم مەمک، سیەکان، پرۆستات و قۆڵۆم بووە. لەناو ئەم ئەمارانەشدا 106یان منداڵانن. بەگشتیش 170 توشبووی شێرپەنجە لە ساڵی 2024 گیانێنە دەستداوە. ئەمارەکانی ئەم ساڵمان وەکو پارێزگای سلێمانی بە دڵنیای پارێزگای هەڵەبجەشەوە ئێمە 3310 توشبووی نێوان تۆمار کردووە بۆ ساڵی 2024 کە ئەمە بگەڕێن بۆ ساڵی 2023 ئێمە نزیکەی 3275 توشبووی نێومان تۆمار کردووە. بەڵام ئەوەی کە جێی باسکردن و سەرنجڕاکێشان لەم ئامارانەیە کە لەمانە کە ژماری دانیشتوانی سلێمانی کە ئەوانی کە دانیشتوی سلێمانین بەراورد بە 2023 لە 2024دا لە ساڵ 4 زیایان کردووە وەکو ژمارە. ئێشتاش وەکو ڕیزبەندیەکان ئەو شێرپەنجانی کە لە پلەی یەکەمەکانن شێرپەنجەی مەم کە لە سا 19 زیاتری توشبوونی شێرپەنجە ئەنوێنێ بە دوای ئەو شێرپەنجەی سیەکان جا شێرپەنجەی پرۆستات و کۆڵۆن و ئەوانی کە بە دڵنیاییەوە مناڵانیش لە سا 6 ئەم شێرپەنجە نانوێنن. هۆکارەکانی توشبوون بە شێرپەنجە زۆرن. پزیشکان دەڵێن خواردنەخێراکان و خواردنەوە گازیەکان، ئاو هەوا و ژینگەی پیس و دووکەڵی ئۆتۆمبیل و کارگەکان، درەنخەوتن و خەوی ناڕێک و بۆ ماوەیش هۆکارن بۆ توشبوون بە شێرپەنجە. دیارترین شێرپەنجە نەک لێرە لە هەموو جیهانە شێرپەنجەی سیەکانە لە خانمانە شێرپەنجەی مەمک لە زۆرترین جۆرەکانی شێرپەنجەیە لە هەموو سنتەرە شێرپەنجەکانی جیهان کە ئێماڵێن زۆربوونی هۆکارەکانی شێرپەنجە یەکێک لە هۆکارەکانی شێرپەنجە ژینگەیە، دووکەڵی سیارێ، دووکەڵی کارگەکانە، دووکەڵی جگەرەیە. هەموو پیسبوونێکی هەوا یەکێکە لە هۆکارە سەرەکان بۆ توشبوون بە بەشێکی باشی شێرپەنجە. ئێستا شێرپەنجە بۆ بە هەڕەشەیەکی گەورە لەسەر کۆمەڵگا و ساڵ لە دوای ساڵ ڕوو لە هەڵکشان دەکات. بەشێک لە شارەزایان دەڵێن ئەگەر ژینگە و ئاو هەوا بەم ئاراستەی ئێستا بڕوات هەموو ماڵێک شێرپەنجەیەکی تێدا دەبێت. لە پاڵ زۆربوونی ژمارەی توشبوانیش کەمی دەرمانە شێرپەنجەیەکان گرفتێکی گەورەی دروست کردووە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.